و هەر بابەتێکی دیکەش کە پەیوەندی بە خەڵکەوە هەبێ ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ڕیزی پێشەوەی بەرگریکردن و دیفاعکردن دەبین لە مافەکانی خەڵک و ئێمە ئەمڕۆژ یاداشتێکی جەختکردنەوەمان داوە سەرۆکایەتی پەرلەمان کە دیارە بەپێی ئەوەی بە ئێمە گەیشت ڕۆژی سێشەممە باسی بابەتی داراییە باسی قەیرانی داراییە باسی موسەی فەرمانبەرانە پەیوەندیەکانی عێراق بە هەرێمی کوردستان بە بەغداوەیە ئێمە یاداشتێکی جەختکردنەوەمان کردووە کە ئێمە داوامان کردو لە ڕابردوودا بەبیرتان دێنمەوە کە ئێمە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە 27/5/2020 یاداشتێکمان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کردووە بۆ ئەوەی کە سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت وەزیری دارایی لە پەرلەمان کوردستان ئامادە بن بۆ ئەو 27 ملیارەی کە لە ڕۆژی پێشی جەژنی ڕەمەزان حکوومەت هەرێمی کوردستان ئیعلانی کرد کە قەرزارە بزانین کاکە بەچی قەرزارە لە چیان قەرز کردووە بۆچی قەرز کراوە و لە هەمان کاتدا باس یاداشتێکی کەمان ئاراستەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد بە بانکێشکردنی سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت وەزیری دارایی کە بزانین داخوا پاساوی بڕینی سەدا 21 موسەی فەرمانبەران بەچی یاسایەک بووە کە ئێمە بەڕاستی بە نایاسایی دەزانین ئەو کاتەش ڕوونمان کردووە کە بۆ نایاساییە ئامادە بن ئەمڕۆ یاداشتێکی جەختکردنەوە دەکەین و کردومانە بۆ سەرۆکایەتی پەرلەمان و دەمانەوێت زوو بخرێتە بەرنامەکاری 48 ساعت پێشی بەپێی مادەی 48 پێڕەوی نێوخۆ بمان هەیە کە ئەم داوایە بکەین داوا دەکەین ئەگەر ڕۆژی شێشەممە کۆبوونەوە بەڕێوە بچێ تەنها وەزیری دارایی و هێندێک وەزیری پەیوەندیدار بە گفتوگۆکانی هەرێمی کوردستان و بەغدا ئامادە دەبن ئێمە داوا دەکەین سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەتیش ئامادە بن چونکە بەڕاستی ئەوان بەرپرسیاری یەکەمن وان دەبێ بێن لێرە بەڕاستی وەڵامی خەڵک بدەنەوە و پێویستیش ئامادە بن یعنی بۆچی ئامادە نابن ئەم پێم سەیرە بەڕاستی ینی بەرپرسی یەکەم لە مؤسسەی جێبەجێکردن ئامادە نەبێت لەم پەرلەمانە بێ ڕوونکردنەوەی خۆی بدا بۆچی باشە باسی 27 ملیار قەرز دەکەی بەڵام ئامادە نەی ڕوونکردنەوە دەکەێت ئەم قەرزە بۆچی کراوە بە سەدا 21 موسەی فەرمانبەران دەبڕی بەڵام ئامادەنی بێ لەم هۆڵە ڕوونی کە کاکە بۆ بڕیتە یانە سەر چی بڕیتە یعنی بەچی یاسایەک ئەم پارە بردراوە بۆ ئێمە بەڕاستی پێمان وایە هیچ کەس لەوە گەورەتر نییە کە بێ لە هۆڵی پەرلەمان کە نوێنەرایەتی خەڵکی کوردستان دەکا بێ ڕوونکردنەوەی خۆی بدا قسەی خۆی بکە هیچ کەس لەوە گەورەتر نییە بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵامی داینەوە گوتی ئێمە ئەو کۆبوونەوانەمان بەشی هەرە زۆری لەسەر ئەم یادداشتانی ئێوە ڕێخستووە ئێمە داوامان وا بووە کە بەرپرسی یەکەم بێ لێرە ڕوونکردنەوەدا بەڕاستی ئامادە بێ بەرحاڵ ئێمە ئەوە قسەی کۆمەڵی ئیسلامیە و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیە ئێمە ئەم کۆبوونەوەی بەشداری ناکەین ئەگەر هەموو لایەنەکانیش بەشداری بکەن و ڕێژیش کەون لەسەرەوەی کە بەشداری بکەن هەتا ئەم بەرنامەی کارە بێ بەڕاستی و بەرنامەی کارێکە بێ ئێمە گەیشتووە کە پێمان وایە گرنگ نییە و پەیوەندیدار نییە بە خەڵکەوە ئێمە بەشداری ناکەین و هەر بەرنامەی کاردا بنرێ ئەمڕۆ بۆ نمونە بەرنامەی کاردا بدرێ ئەوەی کە ئێمە باسمان کرد پەیوەندی بە خەڵکەوە هەبێ ئێمە بەشداری دەکەین سوپاس بۆ ملایەکتان بەخێر بێن ناخۆ وەڵڵی ئێمە پێمان وایە پەرلەمان دامەزراوەیەکە پەیوەندی بە نوێنەرایەتی خەڵکەوە هەیە و تکا دەکەم هیچ لایەنێک ئەم مینبەرەکەی خەڵکە بە حزبی نەکا هیچ لایەنێک دەبێ بەڕاستی ئەم سەرۆکایەتی پەرلەمانە دەستکراوە بێ و حزب بەڕێوەی نەبا و حزب ئاراستەی نەکا چونکە دیارە زۆر بەزەقی دیارە بە تایبەتی لە هەردوو لاشتەمان حەقەتەن ینی حزب بەرنامە بە پەرلەمان دادەنێ و حزب ئاراستی پەرلەمان دەکا و حزب بڕیاریشی بۆ دەدا و حزب لە قۆناغی ڕابردوو پێی باش بەدای خەدای خستووە و حزب ئێستا بە شێوەیەکی کە دێ پەشی بخە پەشی دەخە بەڕاستی بەداخەوە ئەمە نابێ وابێ من پێم وایە لێرەوە پێشنیارێک دەکەم ئەم پێم وایە ئەوانەی کە هەموو فراکسیۆنەکانی ئێرە و داوا لە سەرۆکایەتی پەرلەمان بکەین بین لیژنەیەک دابنین بۆ پێداچوونەوەی پێڕەوی نێوخۆی پەرلەمان بۆ ڕاستکردنەوەی هەر هەڵە و کەمکوڕێک کە تێیدا بێ و بۆ ئەوەی کە ئەم پەرلەمانی کوردستان لە دامەرزاوێکی سەربەخۆ بێ و لەژێر کاریگەری بڕیاری سیاسی و بڕیاری حزبی هیچ حزبێکدا نەبێ و بە شێوەیەک ڕفتار بکە کە فعلا نوێنەرایەتی خەڵک بە بەڵام تا بەو شێوەی بەڕاستیم پێم وایە ئەو پەرلەمان دەبێتە پەرلەمانێکی حزبی و بڕیارەکانیش بڕیاری حزبین حزب دەتوانێت فراکسیۆنەکانی خۆی دەوڵەمەند بکە دەتوانێت پێشنیارم پێ بدات دەتوانێت ڕخنەر لە فراکسیۆنەکانی خۆشی بگرێت بەڵام
بەڕاستی بێت تەداخلی ورد و درشتی پەرلەمان بکە ئەمە بە هەڵەیەش گەورە دەزانین و لە کارخستنی ئەم موسسەیە باش ئەم دەپرسم چەند موسسەی ئەومان هەیە لە هەرێمی کوردستان جێبەجێکردن و بڕیاردارمان هەیە حکوومەت سەرۆکایەتی هەرێم دادوەری باشە بۆ خەڵک ناچن ینی حزب ناچێت زۆر بەزەقی دەست لەو کارباری ئەوانە وەربدا بۆ ئیلا پەرلەمانە کردوتە ئامانج ئەم پێم وایە بەڕاستی ئەو لە بەرەوەی نەراتی خەڵک دەکات خەڵک دڵی پێخۆشە و خەڵک کێشەکانی خۆی دێنێتی ئێرە و گرفتەکانی باز دەکا و یاداشتەکانی بۆ بەرز دەکرێتەوە و 101 مشکلیان بۆ دروست کردو بەداخەوە ئێمە دووبارەی دەکەمەوە ئەگەر هەر هەمان کارنامە بێکەوەی ئێستا بەدەست ئێمە گەیشتووە هەمان کارنامە بێ و باسی وەکو باسم کرد باسی کێشەی خەڵک نەبێ باسی ئێشوژانی خەڵک نەبێ کاکە خەڵک ئێستا بەرەو جەژنین چەند ڕۆژێک ماوە بەرەو جەژن یعنی ئێمە دەزانی و ڕەنگە ئێوەش هەر ناو خەڵک دەزانن یعنی چەند خەڵک پەیوەندی پێوەکردن دەڵێ کاکە من بەخوا هیچم نییە بۆ جەژن کە بیکەم بە چێشی جەژن بەخوا نەمتوانیوە قاتێک بۆ منداڵەکانم بکڕم کاکە دووسێمان کرێ خانەکەم قەرزار ناتوانم بیدەم جەژن لە خەڵک بۆتە شین بۆتە تەعزیە ئێمە لە جاتی ئەوەی کە ئێستا خەمێک لە ژیانی خەڵک بخۆین بڵێ کاکە ئەرێ حکومەت وەرم زانی داخۆ بۆ موسەیەک دابەش ناکەن کاکەوە کەی دەتانێت موسە دابەش بکەن کەی دڵی خەڵکی تۆزە خۆش دەکەن ئێمە بین باسی ئەو بابەتانە بکەین ئێمە بەڕاستی بۆ ئەم بابەتانە ئامادە نابین سەد کۆبوونەوەی کەس بکرێت بۆ ئەم بابەتە ئامادە نابین کاکە سپاس دەستان خۆش بیا